وڵە خۆشەویستان لەگەڵتان بەردەوامی و پێکەوەچینە تەوەری دووەمی بەرنامەی بیانی باش کوردستان کە تەوەرێکی تەندروستی و تیایدا قسە و باس لەسەر کلۆربوونی ددان و هەروەها هۆکار و چارەسەرەکەین بە ئامادەبوونی دکتۆر طیب ئەحمەد پزیشکی پسپۆڕی ددان. بەخێربێ دکتۆر طیب، بەیانیت باش؟ دژنتان پیرۆز بێ. لە تۆش پیرۆز بێ. دکتۆر سەرەتان بپرسم کلۆربوونی ددان چییە؟ بەڵێ، کلۆربوونی دان یعنی ڕێژبوونەوەی دانەکان. ئەمش بەهۆی چۆوە بێ؟ بە زۆری بەهۆی شیرینیەوە بێ. شیرینێکە کە ئەمێنێتەوە لە ناودەمە، چۆن دەڵێن بە کوردی بۆنەکە، مادەیەکی ترشەڵۆک دروست دەکا، ئەو ترشەڵۆکە وردە وردە لە مادەی دانەکە ئەخوا. بەڵێ، کەواتە هۆکاری هەرە دیاری کلۆربوونی ددان تەنها شیرینیە؟ شیرینیە و ئەوە یەکێ هۆکارە ڕئیسیەکانی شیرینیە و لەگەڵ احتیمام لە دان بە دانشتن، ینی دانشتن زۆر مهمە کە دانی نەشت ئەو نەخۆشە ئەو خواردنەکە مایەوە ئەبێ بەهۆی ئەوەی خواردنەکە ئەو ترشەڵۆکە دروستکە. باشە دکتۆر، مەسەرەن زۆر جار بیستمانە ئەڵێن فڵان کەس باو باپیرانی سەری سپی بۆ بۆیە ئەویش سەری سپیە بێ. ئەگەر یەکێک مەسەلەن باو باپیرانی نەخۆشی دەمودانیان هەبێتن، مەرجە خۆشی تووشی ئەو شتە بێت؟ بەخوا یعنی ئەوە شتێکی زۆری هین نییە بڵێن، زانستی نییە کەوا بەس بەعزێجار بۆ ماوەیی هەیە، مەسەلەن ینی لە بینی برا و خوشک و باوکو ئەو هینانە، بەڵام ئەوە شتێکی زۆر زانستی نییە. باشە دکتۆر، کۆمەڵێک هەڵاکرێتن، ینی ئەو هەڵانە پێت وایە نابنە هۆی کلۆربوونی دان بە تایبەتی ڕوشان یاخود لە کاتی دانشتنە؟ لە کاتی دانشتنە ڕوشانی دانەکان؟ بەڵێ، کۆمەڵێک جاری وا هەیە هەندێک کەس هەیە کۆمەڵێک هەڵاکات لە دانشتنە. بەڵێ، خۆی دانشتن یعنی بە شێوەیەگە بێ، مەسەلەن کە تۆ فرچەکە بەدەستەوە لەسەرەوە دای ئەنێ ئەبێ بێنی بۆ خوارە نەیبێتەوە بۆ سەرە، یعنی بە یەکی ئیتیجا لەسەرەوە بۆ خوارەوە لە خوارەوە بۆ سەرەوە. بەڵام ئەگەر ئێمە لەوە پێش وا باوبوو بەملا بەولا ئەیان شت ئەو هینە ئەو دەزووی فرچەکە ئەبێ بەهۆی ئەوەی کەوە هینی پووکەکە لە دانەکە جابێتەوە، اینجا ئەوە ئەبێ بەهۆی ئەوەی کە بەعزێ کەس ئەڵێ کە ئاوی سار دەخۆم یان شتێکی ترشوشتە خۆم، ئازارێکی دروست ئەبێ لەسەر دانەکە لە بینی دانەکە و پووکەکە. بەڵێ، باس لەو بکەین. زۆر جار ئەمە ئەبیستین ئەڵەن کەسێک مناڵێک ئەگەر شری دایکی خۆی بخوات درەنگتر دانی تووشی ڕەشبوونەوە کلۆربوونە بێ، ئەمە تا چەند ڕاستە؟ ئەوە زۆر زۆر ڕاستە، چونکە لە شیری دایکە هەموو جۆرە ئەو ڤیتامین و خواردن و ئەو شتانەی کە بۆ دروست کالیسیۆم و ئەوانە هەمووی کە خوای گەورە دروستی کردووە لەو شیرا هەیە، ئەوە ئەبێ بەهۆی بە قووەتکردن و بەهێزبوونی دانەکان و دانەکانی باشترە بێت. باشە، چۆن وا بکەین دانی مناڵێکی بچووک تووشی ڕەشبوونەوە نەبێت؟ بەڵێ، ئەوە زۆر زۆر مهمە، هەر لە تەمەنی ئەوە پێش شەش مانگیەوە ئەوە هیچ ئەبێت دایکەکەی هەموو ڕۆژێکی دانەکانی بەهینێ بۆ پاکاتەوە کە شیرە خوا بە شاشەیان بە لۆکەیەک وردە وردەکە گەورە بێ بە 1 ساڵ و 1 ساڵ و نیو وردە وردە فێری ئەوەی بکەی کە مناڵەکە خۆی وردە وردە دانی پشووە، چونکە ئەو دانشتنە ئەبێ بەهۆی کەمبوونەوەی کلۆربوونی دانەکان، چونکە ئەو دانە شیریانەی کە هەیە کە یەت لە پێشەوە ئەگەر ڕەش بنەوە ئەو دانە پێویستی بە دەرهێنان و تێکچوون بێ دانەکانی هەمیشەیەکانی چی تێگەچێت. بەڵێ دکتۆر، زۆر کات من زۆر مناڵم بینیوە دانی یەک دان نییە خودوان نییە بە تەواوەتی دانەکانی هەمووی ڕەش بۆتەوانێ. هۆکاری ئەمە چییە؟ هۆکاری ئەوەی کە وتمان مهمترین شدەوێت کە احتیمامی پێنارێ و دانەکانی ناشۆرێ و فێری ناکەن دانەکانی پشوا و شیرینیەکی زۆرە خوا و بەسەریا ئەنوێ و یعنی ئەوە ئەکەوێتە سەر دایک و باوکەکە، دایک و باوکەکە بێت زۆر ئاگاری شتنی دانی مناڵەکانیان بێت. زۆر کاتەوترێک زۆربوونی کالسیۆم یاخود کەمی کالسیۆم وای کردووە دانەکانی بەو شێوەیە ڕەش بێتەوانێ؟ ئەمە نە، ئەوە کە ئەڵێن کالیسۆم نە فلۆرە، ئەو بعضێک لە هینەکان لە بعضێ شوێن هەیە، مەسەلەن
فلۆر مادەیەکە کە زۆرە لەو شوێنە ئەگەر زۆر بوو ئەبێ بەهۆی زەردبوون و ڕەشبوونەوەی دانەکان یعنی بازێ شوێن وایە بەڵام بەعام ئەو شتە نابێ بەهۆی ڕەشبوونەوەی بەس ڕەشبوونەوەی دانەکان وەکو وتمان هەر لەسەر ئەوەیە کە نەیشۆن و ئاگاری شیرینی نەکەن لەو بۆ ئەو مناڵانە. باشە دکتۆر ئەگەر مناڵێک دانی ڕەش بێتەوە ینی تا چەند ئەتوانرێتن دوای ئەوەی کە دانە هەمیشەکانیت بە تاواتی بێت یاخود ئیتر تەواو ئەو دانە هەمیشەیانەیە نایەتن خۆی کە مناڵ لە دایگە بێ لە شەژمانیەوە دانیەت تا 6 ساڵی ئەمێنێتەوە 20 دانە 20 دانی شیریە ئەمێنێتەوە لە دوای لە 6 ساڵیەوە وردە وردە دەزەکا بە دانهاتنی هەمیشەیەکان لە بازێجان لە دانی پێشەوەی خوارەوە بازێ لە دانی پێشەوەی سەرەوە ئەو دانانە وردە وردە تاکو عمری 13 و 14 ساڵ دانەکانیە بعضێ دانیش کە پێڵێن دانی عەقڵ ئەخیر دانەکان هیوا هەیە مەشاکیلێ بێ نایەتە دەرێ هیوا هەیە تا 20 ساڵی ژەمێنێ هیوا هەیە هەر لە هێزخانەکە ئەمێنێتەوە نایەتە دەرەوە هەتاکو وەختێک بە گەورەیی یعنی بە گەورەی ئەو دانە هەرەمێنێتەوە یان مشکلەی بۆ پەیاکە و ئازارێ بێ اینجا بەهۆی ئەشیعە و تیشکەوە ئەزانی ئەو دانە ماوەتەوە. بەڵێ بەباس لە پرۆسەی کلۆربوونی دانەکان بکەین سەرەتا زۆر جارە بینین دانەکە خاڵێکی ڕەش یاخود ڕووشاوێکی ڕەشی پێوە دیارە دواتر ئەمە ئەتەنێتەوانێ و دانەکە بە تەواتی وێرانەکە بەڵێ ئەوە نییە کە سەیری دانە خۆی پێویستە هەموو کەسێک ئەگەر 6 مانگدارەیان ساڵێ جارێ چێکێکی یعنی سیرکردنی دانەکانی بکە لای پزیشکیان خۆی هەت لە ئاوێنە سیرکە ئەگەر هەت شتێک دڕوویە بێ بچێ بەدەنگەوە ئەو خاڵە ڕەشە ئەگەر بمێنێتەوە وردە وردە زیاکە وردە وردە زیاکە لەبەر ئەوە هەتاکو کە خاڵێکی ڕەشی بچووکە بینی زوو فریای کەوی هەتاکو زیانەکە کە ئەم خاڵە ڕەشە مایەوە وردە وردە زیاکە طبقەی یەکەم ئەبڕێ ئەنجایەتە سەر طبقەی هین دووهەم لە طبقەی یەکەم مینایە طبقەی دووهەمی ژێر مینا ئەبڕێ ئەنجایەتە سەر کوێ ئەو شوێنەی کەوا ڕەگ و دەماری تایە ئینجا وردە وردە زیاکە ئەڕاتە خوارێ بۆ شوێ بۆ ڕێگەکانی کە لە ناو یێسقانەکە باشە دکتۆر ئەنی باس لەوە کرد کە یەکێک دانی ڕەش بوو بە خێرا فریای کەوێتن بەڵێ ینی چ چارەسەریەکەیە مەسەرەن کە یەکێک دانی ڕەش بوو ئەو ڕەشێت بۆی لابن یاخۆ چارەسەر وەرەگرێ خۆی بە گوێرەی دانەکە ئەگەر ڕەشبوونەوەکە کەم بوو ئەوە لایەبین و پڕیەکەینەوە ئەنواعی پڕکردنەوە جێ هەیە ئێستا ئەیکێن سپی هەیە و جاران پێمانەوە پلاتینی کۆنەکە هەر هەیە ئەگەر زۆر زۆرهین بوو بەسەرەن گەیشت بۆ سەر ئەو نیشانەیەوەی تیا بوو گەیشت بێتە سەر ڕێگەکانی بۆ دەرەهێنین و هەم پڕیەکەینەوە ئەگەر ئەخیرش دوای لێ هاتووەوە لە دوای ئەوەی گرتنی تیشک و ئەمانە مەسەلەن هەوێکی زۆری ئیلتیابێکی زۆری کردبێ و گەیشت بێتە هێزخانەکان و ئازاری باوشە و خەوی لێ نەکەی و ناچاربی بە هیچ شێوەیەک چارەسەر نەکرێ ئەوە دارەکە ئەبێ دەربێنرێ. باشە دکتۆر ئەگەر مەسەلەن دانێک کەوتبێتە سەر ینی قوڵایەکەی ئەمە تا چەند هیوای هەیە کە پڕ بکرێتەوە ناڵێم ئەوە بە گوێرەی ئەوەیە کە سەیری ئەکەن ئەگەر ئەم دانە بە عمل بێ بزانین ینی تیشی بۆ بگری دوای ئەوە ڕێگەکانی دەرەهێنی ڕێگەکانی ئەمرێنی پڕی ئەەکەیتەوە ئەمێنێتەوە بۆ مدەیەک ئەتوانێت یعنی حسابی بۆ بکەی بڵێن هیوا هەیە زۆر ئەمێنێتەوە هیوای هەیە تا 3-4 ساڵ ئەو زانە لە جێ خۆی ئەمێنێتەوە بە شەرتێ ئەو زانە لە ژێرەوە هەوی نەکردبێ ئەگەر هەوی کردبوو تەسیری لێ ئێسکی هین چەناگەی کردبێ ئەوە ئەبێ دەری بێنی بازێدان هەیە کە کەوتەیەش شەو سیرەکەی کە نەخۆشەکەی لە ئیم شەو تا بەیانی خۆم لێ نەکەوتووە ئەو لەو حاڵەتە سیرەکەی ئەگەر زانیت چارەسەری ناکرێ بێ دەربهێنرێ. بەڵێ دکتۆر باباستەوە بکەین زۆر کات دانمان سیرەکەی خرەکانی دووەوە زیاتر تووشی ڕەشبوون و کلۆربوونە بوون ئەمە هۆکاری چییە؟ بۆچی چونکە سیرەکەی مەساحەی یعنی ئەو دانانە گەورەترە
هینیشی تیا وەکو چۆن شاخ و داخ دۆڵ و ئەو شتانەی تیا زیاتر خواردن لەوێ ئەمێنێتەوە و زیاتریش ئەو هینە بەکارەهێنین بۆ هاڕینی خواردنەکە. بەڵام دانەکانی پێشەوە بە زۆری بۆ بڕین و ڕاکێشانی شتە لەبەر ئەوە ئەو دانانەیە کە پێڵێن خرێ ئەوە زۆرتر هینە بێت تووشی ڕەشبوونەوە ئەبێ و خاصەتەن دانەکانی خوارەوەشکا کە زۆر بەکاری ئەهێنین و ئەگەر نەشۆرێ و ئەو خواردانە بمێنێتەوە ئەبێ بەهۆی ڕەشبوونی دانەک. باشە دکتۆر ینی چۆن خۆمان بپارێزین لەوەی کە تووشی کلۆری و ڕەشبوونی دان نەبین بە تایبەتی ئەو ددانانی کە لە بەشی دواوان. بەڵێ پێویستە وەکو پێم وتی مهمترین شت گرنگترین شت ئەوەیە دانەکانمان پشۆین. شتن چارەسەری ڕئیسیە، شتن چ وەختێ بە زۆری شەو کە ئەخیر شت ئەنوین دانەکان پشۆی بۆی خواردنی تیا نەمێنێتەوە. ئەگەر بەیانیانیش بیشۆی هەر زۆر باشە. هین کراوە دۆزراوەتەوە مەسەلەن کە دانێکە باشە شوێ ڕێک و پێک لە دوای 20 دقە ئەو بەکتریا و شتە دروست دەبێتەوە. لەبەر ئەوە بەڵام بە شەو زەرەرەکەی چییە ئەبێ زوو بیشۆیت و نەمێنێتەوە ئەو بەکتریانە چونکە بەسەریا ئەنووی کە نوشت ئەو ئەبێ بەهۆی ترشەلۆک. بەڵام بە ڕۆژ ئاوە خۆیتەوە و قسە ئەەکەیت و شتەکەی کەمتر ئەو ترشەلۆکە تەسیری ئەبێ لە سەردانەکان. شتن کەواتە شتن ضروریترین شتە وشتی کەش بەکارەهێنین کەوا پەت لە بینی دانەکانە بۆ ئەوەی پیسی وشتی خواردنی تیانەمێنێ. زۆر باشە زۆر باشە دکتۆر بە دەرفەت تێزانین باسی شتێکی کەش بکەینەوەیش بڕینی دەماری دان عساب کە ئەمە زۆر خەڵک ینی ئەم شتا کاتم پێ بۆ بعد بە تایبەتیوانی کە ئازاری دانیان هەیە. بڵێ ینی چه کاریگەریەکی لەسەر ئەو کەسە دەبێتن ینی چ سوودەکانی چیە زیانەکانی چی؟ خۆی بڕینی دانەکە ئەگەر لە وەختێکی زووە بیبریت و وتمان هەوی نەکرد بێ بیبڕی و ڕێگەکەی دەربێنی ئەبێت بەهۆی ئەوەی کە ئەو دانە مدەیەکی زۆر بمێنێتەوە. بەڵام جاری وا هەیە لە بڕینەکە ئەگەر زۆر بە مەزبوطی و بە دەقیقی نەکرابێ سێرەکەی هەوکردن هەڵاتەوە سێرەکەی دوای مدێک ئەو نەخۆشە ئەو هاوڵاتی هەریەتەوە لێ دانەکە مێشێت کە وەختێک هینەی بۆ ئەگری تیشی بۆ ئەگری سیرەکەی هێشتا هینی تیاماوە بڵێن هەوکردنی تیاماوە ئەبێ بەهۆی ئەوەی زۆر بێشێ ئەگەر زۆر بێشێ یعنی ئەو ئیشەی کە کردومانە ناجەح نابێ و وای لەیەکەوە دانەکە هەر دەرمێهێن. بەڵێ دوای پڕکردنەوەی دەدان ئەو کاتە ئەتوانرێ عەسەبە بەردرەیە خۆ دواتر نەنا تۆ کە هەڵی ئەکۆڵیت دانەکە هەڵە کۆڵیت ئەگەر زۆر قوڵ بێ دوو تەبەقە ئەی بڕیت کە ئەچیتە خوارەوە سیرەکەی زۆر هەر هەڵیە کۆڵی ڕەشەکە لابەی وەختێک ئەزانی لە شکونێکی پچکۆلەوە تۆزێ خوێنیێتە دەرێ ئەوە سەری ئەو شوێنەی کێتی کەوە کرۆکی ینی ناوەوەی دانەکەیەکەوە ڕەگ و ڕێگی خوێن و ئاسابی تایە ئترە زانی گەیشتوتە ئەو شوێنە اینجا هەڵی ئەکۆڵی دیمان هەیە وکو دەرزی وایە ئەی خێتە ئەو شوێنی ڕێگەوە وایەکی لەکێ چۆنەڵێ دەریهێنی ینی کە ئەڵەی ڕێگە بڕین خەڵقە ترسێ زانێ شتێکی زۆر زلە ئەوە خێتە ڕایە کێشیەتە دەرەوە پاچی ئەەکەیتەوە و موادی کەی خۆی هەیە تێەکەیت و دوای ئەوە پڕیەکەیتەوە. باشە دکتۆر ئەوانەی کە عەسەبی دانیان ئەبڕۆن ینی دانەکە هەر وەکو خۆی ئەمێنێتەوە یاخۆ وردە ئەو دانە هینە بێتن ینی لاواز بێتون لە ناوچێت ئەگەر بەڕێک و پێچی ببڕێت و جوان ئاگاری بکرێ و کووتمان خزمەتی بکەین مدەیەکی زۆر ئەمێن ئەوە ئاعتیماد ئەکاتە سەر دەرهێنانی ئەو کەسەی کە ئەو ڕێگەی بۆ دەرەهێنێ و ئێستاش بە خۆشحاڵیەوە مەسەلەن پزیشکی دگدان هەر یەکەی ئیشێگەکە هەیە خاڵ ئەو ئیشاکە ئەگەر مختص بێ لەو ئیشا زیاتر ئەو دانە زیاتر
ئێتیمامی پیا و ئەمێنێتەوە. بەڵێ با باس لە سپیکردنەوە و پاکردنەوەی ددانەکان بەڵێ. بکەین. ئێستا خەڵک سووس و دانەکانی سپیەکاتەوە ئەمە وا ناکات کە چینی مینای سەرەوەی ددان ببات؟ چی ببێ؟ زیان بە چینی سەرەوەی ددانەکان ناگەنێت؟ بەڵێ نەخێر ئەوە خۆی هەمانە ئێستا کە پێڵێن بە لێزەر خۆی کە دانپاکردنەوە ئەڵێن هەموو 6 مانگیان ساڵێ جارێ پزیشکی دان بیبینێ دانەکانێ بۆ پاکاتەوە ئەو بەرد و کلسەی دروزە بێ لێ بکەیتەوە ئەو پیسێ هەیە کە بە فڵچە دەرنەهاتۆ لێ بکەیتەوە بیکەی باشە بعدێکە زێ حەزەکە زیاتر سپی بێتەوە ئەو مادەیە بەکارێن بە لێزەر ئەوە مەسەرەن بە 2 ساڵێ جارێک ئەو ئەگەر پاک و تەمیز بێ ئەو هاوڵاتیە بۆ ماوەی 1 ساڵ ئەو دانە زیاتر بە سپێتی ئەمێنێتەوە و هیچ زەرەرێکی نییە چونکە تۆ هیچ نابی لەو تەبەقەی یەکەم کە پێڵێن مینە بۆ پاکردەوەش هیچی لێ نابی بۆ لێزەرەکەش هیچی لێ نابێت. بەڵێ دکتۆر تەیب ئەحمەد پزیشکی پسپۆرە نەخۆشیên دەمودان دگەلمەدا بوو گەلێک سپاس بۆ شرۆڤێن تە